هی کاتەوە گشت کاتان باش بینەرانی خۆشەویست من ناوز کاکەیەنا چینەوە دماوە بەرنامەیەکی نەوە چە خزمەتی شمەی خۆشەویستمەوە بەرنامەکەمان نامش بەرنامەی ئارۆن بەرنامەیەکی گشتگیری هەفتانەن وە شێوە زوانی ماچۆ وە یارمەتی ستافە جوانەکە و چە کەناڵە جوانەکەی کەرکووکەوە هەفتەی ڕۆیەمەوە مەمێوانی یانەکانتان بینەرانی خۆشەویست بەرنامەی ئارۆ ئامان میوە مێمانداری پیاوێکی فرە جوان و مێژووناس فرە بەڕێز مامۆستا نەجم باجەڵان پێی گفتوگۆکردە و وەڵامدانەوەی پرسیارەکانمان دەربارەی گۆران وەگشتی گۆران چێشن مێژووەکەش پێی کەی مەگێڵەوە و مێژووەکەش تا چ ماوەیەک مەلووە و پانتایی جوگرافیاکەش تا کالامەلووە ئەمارەتانی کەوا چە گۆران جیاوە بێنێ و ئێستا وەکو ئەمارەتێکی گەورە ناسریانێ پێی وەڵامدانەوەی ئی پرسیارانەمان ئامامیەوە خزمەتی فرە بەڕێز مامۆستا نەجم باجەڵان چە شارە جوانەکەی کەلان مامۆستا نەجمە خێرامەی سەر چاوە دەست ڕۆژ بوو قوربانت شمەوە خێرامای پێکەلای سەلامەت فرە سوپاس مامۆستا نەجم گیان گەرەکمانم بزانم گۆران چێشە گۆران بەڕاستی ئەگە باسی گۆران بکەری گەرەکان فرە بگەڵمە دواوە گۆران مێژووی گفرە قەیدنی هەنن یەکەم کەس کە باس گۆرانش کردن لە مێژووە سترابۆن کە جۆغرافیای جیهانیش دانان هەیدە بەرگن لە ساڵی 60 پێش زاین چەنی جێش ڕۆمە ئامانیە کە ئێرانی ماواچۆ چەبەرگی پێنجەم کتێبەگەش لوایە شاری نامی ساپارادایان مەکەفۆ باشووری وڵاتی ئەرمەنستان و شیمالی وڵاتی مادوو گۆران بەنووسین کە هەبوو باسی گۆران 6 ساڵ پێش زاین سترابۆن باسیش مەکرۆ بەش یەکەم کتێبەکەی سترابۆن ساڵ 6 زاینی ساڵ 20 پێش زاین وەرچە زاینن وەرچە زاین بەڵێ چاپ بێن فرە کەس باس گۆرانش کردن هەرچە زازاکە و چە هەورانیەکە چە گۆرانی زمانەکە چە فارسەکان یان ڕووسەکان مینۆریسکی مەکەنزی ئەسکارمان ئەمانە گرچان باس گۆرانشان کردن بەڵام هەر هەمووشان نەتاوان بە جوانی باس نوێژی گۆران بکەن زوان کوردی گۆرانی خاوەنی خەزینەیەکی معریفی گەورن لە ڕووی فۆنەتیکەوە لە ڕووی جوانکاری و لە ڕووی وشە جوانی لە وشە زۆری فرەیی چە کوردی گۆرانی چە ناو شعری کلاسیکی فرە دەوڵەمەندن و مێژوویەک جوانیش هەنن و فۆرمێکی جوانیش هەنن فرە دەوڵەمەندن لە ڕووی مفرەدات وشەیەوە چە گشت زارە کوردیەکان بەڵێ مامۆسایی نووسەرانی کەوا باست کرد باسی گۆرانشانکردن یۆشان مەیدانیان ئامانێەوە ناوچی گۆران بەڵێ مەیدانیان ئامانیە بەڵێ لە مینۆریسکی سەردان داڵەهۆشکردن ئەسکارمان چە کرماشان بیان سەردان کرماشانش کردن سەردان ناوچە گۆرانی شینەکانش کردن هەروەها مەکەنزی هەر لە ئازربایجانەوە تاتاک و گشت ناوچەی گۆرانیش سەردان کردن هەروەها تۆفیق وابی مەواچۆ زمانزان کورد گەورەی کورد تۆفیق وابی مەواچۆ ئەگەر باچین یەکێ لێی زمانانە بەچکەی ئەوی تریانە بین فارسی و کوردی فارسی بەچکەی کوردیان لێرە مەبەسش گۆرانە گۆران گەورە نە گۆران بیچوک مەبەسش گۆرانە هەروەها مامۆستا تۆفیق وابی سەویە زۆریش کردن کە مەواچۆ و گۆران بریتیان لە زەنگەنا باجەڵان کاکەیی زازاکی هەورامی چون گۆران فرە چین قەومەی لە زیاترن پانتایەکەش فرەترن هەر پانتایەکەش تا چ ئاستێمەلەوە مامۆستا وەڵا پانتایەکەش تو فرەتر مەوینیش ئەبن خوردادە و مەسەوفی قەزوینی و یاقوتی حەمەوی مەواچان هەم غەڵەتیان کردن گرچی نەواتن ئەو جایلە کە گۆرانیشینن شارە زوور ئازربایجان زەنگان
پارس دەینەوەر شیراز ماچەند ئانە جۆگرافیای گۆرانن بەڵام جۆگرافیای گۆران لە باشوور چە باشوورەوە باچی چە قەزانیەوە دەست وەنەش مەکۆ قەزانەی باچین باشوور منەلی دەست وەنەش مەکۆ خانەقین هەر مەلۆ کەرکووک لە کەرکووکەوە مووسڵ تر شەبەکەکان مووسڵ باجەرانەکان مووسڵ ئەمجا مەلۆ تورکیا دەمەڵێگان یان چیش بەنەژماتە زازەکان ئەوانە گرتیان ماچۆ زوانن ماچۆ زوانیش لە خێگەن لە گۆران هەروەها ئەدەبیات گۆران شعر مقاومەمان هەنن شعر مقاومەمان هەنن لە پێش زیەوەر شاعر زیەوەر زیێوەر کە شاعرەبی یەکەم جا باسی نیشتیمانیش کرد خوا بە ڕەحمەتی بەرەوە یەکەم کەسن مواتان یەکەم کەسە شاعر نیشتیمانیش هەنن زیەوەر ساڵ 1920 ئەساس ئەو یەکەم کەسە شعر نیشتیمانیشمان وتنە بەڵام خەڵک بە هەڵەوە لوان چونکم شاوە ئیسقولی قرمزی کوڕی قەمبەر کوڕی شاقەمبەر لە شاهۆ ماواچۆ ئەسڵ منجە کورد ئەسڵ منجە کورد بابەم کوردەنان ئەسڵ منجە کورد من ئەو کوردەنە چەنی دەسەی گورد سلسلەی سوپای دژمن کردم هورد چە ساڵ 810 کۆچی ئێمە شعر مقاومەمان هەنن هەروەها مامۆستا ئینەی کە باست کرد ئەدەبیاتی گۆران وەرچە ئەدەبیاتی سۆران ئامانێ نام شعری نیشتیمانیەوە وەرجە ئەدەبیاتی سۆرانە چون زوان سۆرانی ئەگەر زوان سۆرانی تەمەشا مێژوو ئەدەبیات سۆرانی بکەرمێ مێژووگەیش 200 ساڵ زیاتر نییە هەروە چە دەورەی سالم و مەحبی و نالی زمان سۆرانی گەشەشکردن دوای ئەوەی کە ئیمارەتی ئەردەڵان جیابێەوە ئیمارەتی بابان جیابێەوە چە ئیمارەتی ئەردەڵان ئیتر زوانەگەشت وە زوان سۆرانی قسەش کرد چون زوان دەوڵەتی ئیمارەتی ئەردەڵانی گۆرانی بێن هەروە ئیمارەتی باجەڵانی کە لە ساڵ 1630 ئیمارەتێ بێن پاختەکەش لە دەرنە بێن ئەمجا لە زەهاو بێن چە زەمان سوڵتان میلادی چوارەمە ئیمارەتەکان هەتا ساڵ 1000 شەڕ جیهانی یەکەم بەردەوام بێن ئەم ئیمارەتە زوانیش ماچۆ بێن گۆرانی بێن یانم وەرجە مەولانا خالد کە مەولانا خالد مەذهبەکەش دروستکە هەر شعر مەولانا خالد هەنن شعر یۆش هەنن پێش ئەوەی مەذهبەکە دروست بکەن شعرەکەش بە گۆرانیەن بە گۆرانی بە ماچۆکەنێ بلق ماچۆیە مامۆستا نەجم هێنا باسی جوگرافیاکەمان کرد چە باشوور ئەگەر بلمە دیوی ڕۆژهەڵات و وڵاتی ئێرانەوە پانتایی گۆران تا چه ئاستێمەلەوە پارتایی گۆران هین مواچوو مستەوفی قەزوینی ئەڵێ پێش ئەوەی تورک ئێلخانی و تورک مەغۆلی بەیەوە بە ئازەربایجان گرت ئازەربایجان گشت ئازەربایجان زوانەکەش گۆرانی بێن هەر ئێستا دوو شارمان هەنن کە ئازەربایجان کەلاردەشت و کوجور زوانشان گۆرانیان نەک ماچۆکە لە بێرشان و لوان ئەڕازوانی قسە مەکەنان وەکو خانەخینی و ئاینشان یارسانن یانم ئەم ئاد و شارە کاریگەری توک لەسەرش نەوێن یانم ئەگەر ڕاستی باچی هەرچە ئازەربایجانەوە مەیە خوارەوە زنجان و کرماشان و هەروە هەورامان هەر سەرچە پارێزگای کرماشانن واچی کرماشان و پارێزگای ئێلام و پارێزگای
لوڕۆسان و گچ هەمەدان و لە ڕوستان و ئەمانە گچیان گۆران بێن گۆران زوان بێن هەروە دکتۆر تەیب تایری چە بەرنامەیەکە بەرنامە یافتە مواچۆ ناو ئەو هۆزانە مارۆکە گۆرانە ماچۆ لەک باجەڵان فەیلی زەنگەنە ئەردەڵان کەڵهۆڕ هەورامی یارسانی دەمەڵی شەبەک کەڕۆژ کولیایی چەرداوڵی ئەمی هەزانە مواچۆ گرچیان گۆرانن بەس دکتۆر بەڕیز تەیب تایری لێرە هەم هاڵەش کردن سەوش کردن چوون گۆران بەختیاری گۆرانن هەروە باچی کەنولەیی گۆرانن هەند فرە سەرچاوە مواچۆ فارس چە ئەساس و لەخێکن لە گۆران ینی فارس بەشێوەن چە بەشێوەن چە زوان گۆران چکو زوان گۆران ئەسلەگەش گۆران بێن داوان بێن بە پەهلی زوان پەهلی هەر لە زەمان دەوڵەتی ئیسلامی باچین لە زەمان پێغەمبەر صلی الله علیه وسلم باچین پێش پێغەمبەر باچین زوان دەوڵەت عەرەبی ئیسلامی دیوان دەوڵەت عەرەبی ئیسلامی بە عەرەبی نەوێن چکو عەرەبی زمان نووسی نەوێن هەر زمان دیوان دەوڵەت عەرەبی ئیسلامی وە زوان گۆرانی بێن ئاخر گچ سەرۆک دیوانەکان وەکە سەرۆک دیوان وەک ئێستا مواچان مدیری ئیدارە یا سەرۆکی ئیدارە سەرۆک دیوانەکان دەوڵەتی ئیسلامی گچیان کورد بێن ئاخر کەسێ بێن ناوی زادان فەڕۆخی بێن زادان فەڕۆخی لە دەورەی عومەری کوڕی عەبدولعەزیز و حەجاج کوڕی یوسوفی سەقەفی فرە هەوڵشدا عومەر کوڕی عەبدولعەزیز حەجاج کوڕی یوسف سەقەفی دیوانەکە بکەرەوە بە عەرەبی بەڵام ئامادە نەبوو دیوانەکەش بکەوە بە عەرەبی کە فۆتش کرد مرد زادان فەڕۆخی جاگیرەکەش کە نامە ساڵح سیستانیەش ئەو شەر کورد بیان ئیتر حەجاج کوڕی یوسوفی سەقەفی و عومەر کوڕی عەبدولعەزیز زۆرشان وە نەکرد ناچار بێ دیوانەکە بکەرەوە بە عەرەبی هەر من بەشە فارسیەکەم خوێندەسەوە مواچان ساڵح سیستانی بەر نەفرەتی کوردان کەفت چون خیانەتیش کردن کە زمان لە زمان ئاین کوردی و چە زمان ڕەسەنی گۆران چونکو هەر ئەگەر بەی جۆرە بوت ئەمە هەم بەی جۆرەش نامەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر بە گۆرانی بێن یان بە پەهلی بێن یا ئەگەر پەهلەویش گۆرانن خۆی پەهلەوی گۆران یەکەن ئێستا واتمان فەیلی گۆرانە وشەی فەیلی لە پەهلیەوە هاتووە وشەی فەیلیەک زۆر چە بەغا و چە کووت و ئەمارە گۆڕانکاری وەسە و شەکرا نە پەهلی گۆران یەکەن کە ماچین فارسی بەشێکن لە گۆران یانە بەشێکن لە پەهلی یان ئێستا ئەگەر زوان گۆرانی قەدیم یا پەهلەی قەدیم یەکێوەنە تا قسە بکەرەوە 80% بە تایبەت گۆرانە لە قەماچۆگەی 100% وەنەش حاڵی مەبوو مەزانۆ چێژ ماچۆ هەروە ئێمە هینمان هەنن شاعر گەورەی کەڵوەڕ سەعید عیبادەتیان دکتۆر سەعید عیبادەتیان دکتۆرە و مامۆسای زانکۆن حاڵ حەزرمەنەن یان خواتە مەدراج کردەوە مەوجودن حاڵی بیەن چه مێژوو چێشن و چه تاریخ چێشن و چه گۆران چێشن مواچۆ لە دار بەرز گۆرانم جای افتخارە زوانم لە دار بەرز کەڵوڕم بلورژەنم هورە چڕم لێرە دکتۆر سەعید عیبادەتیان کە مواچۆ لە دار بەرز گۆرانم جای افتخارە زوانم لێرە مەبەستش تەواو زوان ماچۆ نییەن مەبەستش زوان کەڵوڕیەن کەڵوڕی شەر مەگەڵۆپەی گۆران زوان فەیلیەن گچیان گۆرانە گۆران گەورە عشرێتێک هەنە چەداڵهۆ گۆران پەنش ماچان چەلای پێجوێن عشرێتێک هەنە هەر گۆران وەنەشان ماچان و چەلای بەردەڕێژ بێژەکان وەیۆشان مواچان گۆران نەک ئەی گۆرانە ئەمانەی گۆرانن بەڵام ئەو گۆرانە گەورە نییە ئەمانە لەقێکن چە گۆرانی جیاوازیە چەبینی گۆرانی گەورە و گۆرانە عشرێتێک هەنن بەڵێ یانمە گۆران تەنها زوان ماچۆ نییە هەندێک سەرچاوە مواچۆ جافیش گۆرانە
جواب مەگەڵەوە سەر گۆران بڕێ سەر چاو شێوازی قسەکردەشان نە قسەکردنشان جیاوازیش بێن جیاوازی تەمەەن هەر زوان کەڵوڕی شەرەفخان بەتلیسی مەواچوو گۆرانی کەڵوڕی نە کەڵوڕی گۆرانی مینۆریسکی لە خۆیەوە نەماچۆ کەڵوڕی گۆرانی شارەزایەکیش هەنن چە گۆران مەزانە گۆران چێشن کە ماچۆ کەڵوڕی گۆرانی ئانە بچکی نییە پێی کەڵوڕ کەڵوڕ ڕۆژ گەورن بەڵام لەقێگە لە گۆران ماچۆش لەقێگە لە گۆران فەیلیش لەقێگە لە گۆران گرت هەمشان گۆرانە نە گۆرانی گەورە چە گۆرانی گەورن یان پالی بەڵێ مامۆساجان ئێمە ئەگەر بگەڵمەوە پێی مێژوویەکی دوورتر کۆنترین نووسینی گۆران وە چیەوە زوانێ بێن وە پێی کێمەژەڵەوە کۆنترین نووسینی گۆران کە مەوجودن هەن وەزوان ماچۆیی بێن لەسەر کێڵ خەبرێک چە هەورامان ئەگەر هەڵەمەبی گۆرەسانی سەرگەتە نەگەر هەڵەمەبی سەرگەتی هەورامان سەرگەتی هەورامان چەسەر کێلەگەی نووسران لە ساڵ سی کۆچی لە ساڵ سی کۆچی سەرچاوە مامۆستا ئەیوب هەورامی چەسەر گۆڕەکان نووسران ئەگەر مەزانی پێکێش مردن ناز و ناخوێنش ئاودزش کردن یانم چەسەر کێلەکە سەبەب مردن ئەو شەسە خەبرەکان نووسیان ماچان ئەم کەسە نازم ناخوێنش ئاودزش کردن واتە بە نەخۆشی ئێستا پەنەش مواچان گەنگەری بە نەخۆشی گەنگەری مردن ئەمە ئەی نووسینە ساڵ 31-32 تقریبا کۆچیان نزیکەی 1400 ساڵن ئینە کۆنترین نووسینی گۆرانیان هەروە چبین مۆلووە بالووری ماهی یا مالوور زانە 1200 ساڵ پێش ئێستا ئاینەگەش وەزوان ماچۆ دەستمەنەش کرد واچە ئامانی ئاینی کوردان زیندومەکەریەوە ئاینی یارسان کە بالووری زانا یا بالووری ماهی دەستکردووە زیندوکەوەش وەزوان ماچۆ بێن یانم 1200 ساڵ نووسینەکان و ئەدەبیاتیش هەر وەزوان ماچۆن هەروە دەورەی پردیوەریش سەرئەنجام دەورەی پردیوەری گشت نووسینەکانیش وەزوان ماچۆن بارگە نووسینەکانی گشت وەزوان ماچۆن دەفتەری حەیدەری باوە حەیدەری دەفتەر حاجی نەعمەت گرت ئەمانە کە وەزوان ماچۆن یان هەروەها گەرەکە ئێمە فرە مەمنون یارسان بوونی ئاینی یارسان کە خزمەتی گەورەی کولتور و زمان و ئەدەبی کوردیان کردن چڕێی ئاینەکەیانەوە چون ئاینەکەشان وەزوان ماچۆن ئەو زوانە چلای یارسان زیاتر پارێزگاری وەنشکردن مامۆساجان شێوە زوانەکانی گۆران ئایا بەس ماچۆن یان شێوە زوانی تریشانن نە ماچۆن نییە من پەنم واتم شەرەفخانی بەتلیسی مەواچۆ کەڵوڕی گۆرانی کەڵوڕیش لە خێگەل لە گۆران فەیلیش لە خێگەل لە گۆران ئینە شێوە زوانەکانشان جیاوازیشان لەکی لە خێگەل لە گۆران پیرانوەندی لە خێگەن لە گۆران هەر ماچۆگەی باجەڵانی چەنی ماچۆی زەنگنەیە جیاوازیشانن هەر بەختیاری لە خێگەن لە گۆران ئەگەر شەنەمانە لەخەن لە گۆران یعنی مەتاوم باچم بەشێ چەگۆران و شێوە زوانی ماچۆ قسەمان بەشێ چەگۆران و شێوە زوان ماچۆ قسە مەکران بەڵام زوانە ماچۆکە 80% نزیکە چەگۆران ئەسڵە گۆرانی ئەسڵیەوە مامۆسا هۆز و ئەمارەتانی کەەوە شێوە زوانی ماچۆ گفت و گۆمەکەرا کێنێ مەتاوی ناوشان ئیمارەتی ئەردەڵان زوانش گۆران بێن یا باچی ئیمارەتی باجەڵان چە دەورەی سوڵتان مرادی چوارم 1630 ئەم ئیمارەتە دروست بێن دامەزرێن ئیمارەتەکەش نامش عەبدالبەگ باجەڵان بێن ئیمارەتێکش دروست کردن ئەم ئیمارەتە زوان ئیمارەتەکە باجەڵانی یان ماچۆیی بێن چەپاڵ تورکیا چون زوان دەوڵەت ڕسمی
إمارة دولة رسمي دولة عثماني تركي بيان مێژوو نووسی گەورەی ئێران محەممەد عەلی سوڵتانی جغرافیای باجەڵان دیاری مەکردەوە ماوەچۆ چە باکوورەوە تا نزیک ڕەوانسەر بوو بە تا نزیک جوانڕۆ پاوە چەنامش بێن ڕەوانسەر سەلاسی باوەجانی کە ئەوسا قەدیم بەنەشان واتان دەشتی وڕ ئەمە شێرشمان لە ڕۆژ هەڵاتەوە ماچوو کرن قەڵا هەنجیرە ئەنەسونی بێن لە جنوبەوە چە غەربەوە چە جنوبەوە سەپێڵی زاو سێپێ زاو پایتەختەکەش بێن پایتەختی ئیمارەتی باجەڵان بێن خەسی شرین خانەقین مەنەلی قەزانیە جەلەولا کلار فرەجار تا دووسلوان ئالە محەممەد عەلی سوڵتانی مەواچوو چە غەربەوە ماچوو تا نزیکی شارەزۆر بە چە غەربەوە چە ناو ئێرانە و بەرامبەر شارەزوو بێن یان ئەگەر حەسابش بکردی نەخشەی ئیمارەت باجەڵان دوو ئەوەنەی دەوڵەت بە هەرێنی ئێستان ئەم ئیمارەتەکەشان زۆرشان گۆرانی بێن ماچۆ زوان بینێ بەڵێ ئەی ئەمارەتە تەمەنش چ قەرە بێن ئەمارەتە ساڵ 1847 بیە دوو بەشەوە دوای ئەتفاقی قەسرشینی بین دەوڵەت عوسمانی و ئێران بەشێکی ئیمارەت باجەڵان کەفتە دەست ئێران بەشێکیش کەفتە عێراق چه ئێران پایتەختەکەی چە سەرپێر زەهاوە لووار ڕێژا و ئاخر پاشای ئیمارەت باجەڵان چە ئێران ئیبراهیم پاشای باجەڵان بێ ساڵ 1800 و تقریبا 69 ئەمر خواشکردن و ئاخر پاشای ئیمارەت باجەڵان چە عێراق مستەفا پاشای باجەڵان بێن چە ساڵ 1921 ئەمر خواشکردن شێوە زوانشان هەروە ماچۆی باوەچین گفتوگۆشان کردن بەڵێ بە هەرموو ماچۆ بێنێ هەر ئەگەر بگەڵمە دواوە کاتخۆی یەهودیەکان چە خانەقین بێن پێشیان بۆ ماچۆ قسەشان کرد یعنی یەهودیانی کە باست کرد چ ئەسڵ لەوێشان کورد و گۆران بێنێ یەهودیان بەڵام نمەتاوی باسی کورد گۆران بێنێ بەڵام زمانشان گۆرانی بێن چەشان زمانی وەشان گۆرانیشان قسە کرد عەرەبیشان زانیان گۆرانی و عەرەبی و زوانی وەشان زانیان ئەمەسا ئیمارەتی کە باست کرد ئیمارەتی بێنەوە شێوە زوانی ماچۆی نەمێژووی فرێ گەورە جوانن هیچ بەرهەمێکی نووسینی وەختەمەنان نووسناویشان پەیمان و شێوە زوانی ماچۆ ئێمە من دەستنووسێک هەنن باس شەر خاهەرانی ئیمام عەلی مەکەرۆ شەری خاهەران عەبدوڵڵا نابێک عەبدوڵڵا خانەقینی ساڵ 1830 وەرش گەڕان سەر کوردی گۆرانی هەر بە شەعر ئەو دەستنووسە ئێستا هەنن تەمەن عەبدوڵڵا خانەقینی باجەڵانن عەبدوڵڵای کوڕی فەقێ شابازی مەلا مەحموود مەلا سلێمانی مەلا مەحموود ساڵ چ قەرە بێنینە 1830 1830 شەری خاهەرانی کردنیش بە کوردی ماچۆیی باجەڵانی ئێستا ئەو نسخە وەرگێرانە سەر ڕێنووس تازە چلای مامۆسا محەممەد ڕەشید ئەمینی چەپاوەن ئامادەن بۆ چاپێتە چاپ نەکرێن هەرە نووسینێکی زۆر بە دەستخەت یۆش موجودن ئەمە سەعانی کە من هەستم بۆ نەشکردن جیاوازیەکی کەم چەبێنی شێوە زوانی ماچۆیی باجەڵان بە باچمچەنی شێخانی زەنگنەی هەورامی کاکەی چەبەنشان لە هەنن ئینە هەرچە مێژووە بێن یان تازە کاریگەری شێوە زوانەکانی بین و ئاوای باشی بینی هەفتەغار و داقۆق یا زەمقڕ و هەفتەغار چەلای شما جیاوازیش هەنن چە زمانەکانشە یاکە قسە بکرۆ مەزانی ئانە خەڵک زەمقڕن ئەمانە خەڵک هەفتەغارن ئامە خەڵک داقۆقن یا خەڵک ناو شار کەرکووکن یان جیاوازیە هەرمە بوو بەڵام ئەساسیەکەش یەکەن ئەساسش یەکەن بەس جیاوازی وەسەر جیاوازی مەبوو بەڵێ مامۆستاگیان فرە سوپاس پێی قسەکانت پرسیارێتتر مەرەن با پرسیارش چەنەکەری سەیۆت بەڕێزت باجەڵانەنی جێگای دەستخۆشیێن کە هی زانیارە باشانت هەنن هیچ لێکۆڵینەوەیت کردن چەسەر ئامێژووی کە پەیوەستن وا ئیمارەتەوە
چەمەنتەقەی یۆتان هیچ شوێنەواریش منن شوێنەوارش منن و هەر چەندین کتاب هەنن سەر باجەڵانن سەر ئێمە هەر وەکو شوێن ئێستا ئەو شوێنەی کە شەڕ نادرشا و ئەحمەد پاشای باجەڵان بێن وەردە شەڕەکە وتوێست چەبەین شانە بێن ئەو بەردە چە ئەحمەد نادرشا سەرش نیشتن و ئەو بەردەی ئەحمەد پاشا سەری نیشتن هێشتا منن چ کالان چا داڵەهۆن ئێستا هەروە جامەوەچان تاخت شایان بەردەشا کە نادەشات سەر نیشتن و منەن هەر چەند ڕۆژێ پێش ئێستا ئەو ناوچە دەخڵدارش زۆنن بەداخەوە ئاگر وەربیوەنەش هەر نامەکەش مۆجودە هەر بەناو ئەو شوێنەوە کە نادەشات سەر ئەی چە خانەقین و کەلار و ئینەگەڵە شوێنەوەریە ئیمارەتە منن چە خانەکەیش منەن چا کەلار منەن هەچەر سەرپێڵ منەن سەرپێڵ زەهاب عەبدوڵعەزیز باجەڵان دروستیش کردن هەر پێم وایە مینۆرسکیە ئەگەر هەڵە نەبووم مینۆرسکیە مەواچۆ ناوەڵا مینۆرسکی نییە چێگەی وەری کردەوە لوانی سەرپێڵ زەهاب باسیش مەکردەوە هەزار ماڵش چەندیان مزگەوتێک چەندیان حەمامش هەنن خانش هەنن ماڵەکان گردش باجەڵان بێن چا زەهاو زەهاو کۆن نەگەی سەرپێڵ زەهاو ئێستا حتمەن ئەولاتی بێن تۆزێ مەواچۆ ئەحمەد پاشای باجەڵان دروستیش کردن هەروە باس ئەسب باجەڵان مەکردەوە ئێستا لە عەرەبە ئەسب عەرەبی مەواچان ئەسبی ڕەسەنن ئێستا لە ئێرانە ئەسب باجەڵان ئاسیلترین ئەسبن هەر مەشهورن ئەسب باجەڵان لە ئێران هەر وها مەواچان ئەو شەودەزی خەسرە و پەروێز کە لە شیرین سواریش بێن لوان سەردان فەرهاد ئەو شەودەزە ئەسب ئەسین باجەڵانن بەڵێ مامۆستا ئێستا چەنام شمەی باجەڵان شێوازی قسەکردە و گفتوکەکردە و شێوەزوانی ماچۆ منن وڵای کەم منن زیاتر ئەڕازوانی قسە مەکەران بەڵام ئەڕاش هەر بەشێکە لە گۆران هەر بە شێوەنچە گۆران بەس ماچۆیەکەشان نەمەن ماچۆیەکانشان نەبەن ئێستا باجەڵانمان هەنێن چەل و ڕووسان چە شارەکانی درود و زاغە و بروجرد و عەلیگودەرز و ئەزنا و دهولۆران و خوڕەم ئاباد گشان ئاڕازوانی قسە مەکەران تەقریبەن زوانەکەشان نزیکەن چە لە کیەوە بەڵێ لە کیەوە چەدیمی باشوورە هەر وەماچۆی قسەما کردی ئەو شانیش گۆڕنان نه قەدیم گشت ماچۆ بێن بەڵام کاریگەری سیاسی کاریگەری دانیشتوانی تەسیرشانن وەرەجسە لە چە قەزوین هەمانن باجەڵان دە ئاوای ئێستا گرشان کوردی قسە مەکەران بەڵام کوردی لەکێ قسە مەکەران ماچۆگە چ بیرشانە دوان بەڵام مواچان ئێمە باجەڵانێنی کوردنی ماتاوم باچم پێشتر باجەڵان گشتان و یەکشیەوە زوانی ماچۆ قسەکردێن گشتان زۆر ئێستا باجەڵانەکان مووسڵ نزیکەی 240,000 کەسمە بوو گشتان وە ماچۆ قسە مەکەن ئیستەیش 100% ئۆرشان پیرشان گەورەشان زیزانشان کناچەشان گشتان وە ماچۆ قسە مەکەن بەس چەمەنتەقەی خانەخین و باباچم گەرمیان لە گۆڕانکاری چەند سەبەبێکیشانن واسن یەکەم بۆ کارەمان پێی باسکەری بەسەر یەکەم ئەدەبیات شۆڕش کورد وە سۆرانی بێن چە ناوچەی ئێوەمان خوێندن چە مەکتەب بە سۆرانی بێن سرودەکان وە سۆرانی بێن گرت ماچۆکۆکان وا هەستانکردن ئەگەر سۆرانی بزانان ئانە کوردایەتیەن نیشتمان پەروەریەن نەزانان زەرەر چە زارێکی گرنگ کوردیمەین یان سەبێک بێ ڕئیسی ئەوەسە دووەم ناوچەی خانەکەی گرتشان تەرحەی گەران جنوبی عێراق ماڵێ ماچۆی زوان چەبەین 5 ماڵ سۆرانی بی و عەرەبیەن یانم ئۆیلەکان چەبی شارەوان ئێستا هەورامیەکان هەورامی هەنن چە سلێمانی ئۆیلەکانشان هەورامی چەبیشانە دووان یان جوغرافی کاریگەریش هەنن واسنە ئێمە مەستا هیچ لایەنی ڕێکخراوێ وەکوانی کەوت ماشەڵڵا کەسێ چاراکەنی جێگای خۆشحاڵی و دەستخۆشیان هیچ هەوڵێتاندان ڕێکخراوە دروست کردی یان کۆمەڵێ دروست کردێ پێی زودوکردەوەی شێوە زوانی ماشۆ چەنام گۆران چەنام بووبوورە باجەڵان هەوڵ ئەبێ لە هەردوو لا بووە چەناو خەڵکەگە بوو چەناو یانم پێشوازی کەمن ئێمە چەند ساڵی پێش ئێستا چنی مامۆستا نامی قەورامی چەوەزایەتی ڕۆشنبیری
حەمە سەعید وەزیری ڕۆشنبیری ئەگەڵم چەند کەسێک هەوڵماندا ئەو ناوچانە کە ماچۆ زوانن دەرسیەوە زوان ماچۆ بوو. حەزمان کە شارە جوانەکەی کەلار چەنەمانەوە دیار بوو قەڵاکەشمان چەنەوە دیار بوو هەوایە خۆشی ئی شارە جوانش چەنەمان بوو ئامای مێدەشتەوە با پرسیارەکەمان چینا تەواو کرد و چە کۆتایی بەرنامەکەش نزیکەنوێت مامۆستا باسی ئانەتە کرد کە هەوڵتاندان کرد دێشە نام سیستەمی پەروەردەوە شێوە زوانی ماچۆ یاوە کارە فرە هەوڵێکماندان چەنی مامۆستا نامە خەورامی مدیر ئامان چەوەزایەتی ڕۆشنبیری ئەگە هەڵە نەبی کاک حەمە سەعید وەزیری ڕۆشنبیریش چناو ئەو گروپە بێن بەڵام تا ئێستا هیچمان نەکردن هیچ ئەنجامێش نەوی ئەنجامێکی ئەنی هەوڵەکان سەرش نەگریان وڵا هەوڵەکان سەرش نەگرد و سوسی هەم چێومانەوە بێن هەم چلای حکومەتەوە بێن ینی ڕێگریش کریان چلایەن حکومەت و وەزارەتی وڵا تا ئێستا ئاشکرا کەس ڕێگریش نەکردن دیار نییە نادیان ئاش کەس ڕێگریش نەکردن مامۆسایمە چە کۆتایی بەرنامەکەمان نزیکەوە بێنێ حەزمەکەرم دو قسەکانت بژنەفم هەر پەیامێتەنان هەر قسێتەنان وڵا ئێمە دەوارێنی ئەم بەرنامە بەردەوام بوو گرت ناوچە ماچۆگۆکان بلۆ بەرنامەی ئەدەبی بکەرەوە بەرنامەی مێژووی بکەرەوە بەرنامەی کۆمەڵایەتی بکەرەوە دابدنیتە جوانەکان ماچۆگۆکان گرشیش تۆمار بکەرەوە پەینەوەگان داهاتۆ و کارێکی قورست هەڵگرتن ئێمە سەرکەوتنتر وەرزمەخوازی خۆش بوو دەستخۆشی لە کەناڵە جوانەکەی کەرکووک مەکردی بەڕاستی کەناڵی کەرکووک کەناڵ گشت کوردن وەکو کورد ئیشمەکەرەوە دەستیان وەش بوو دەست کادران و وێنەگران و کامێرەوانانی تەلەڤیزیۆن کەرکووک وەش بوو ئەجێتیان واردن ئامانەی پێکەلار جارێکی دەستان وەش بوو کە نەشان مەواچی مادوو نەبی خۆشحاڵی مامۆستا فرسپاسی قسە جوانەکانت مەکەرم دەستخۆشیێکی فریشتە جنابەت مەکەری پێی ئازانیارێنە جوانەیەکەوە ئێمەوە بینەرانی خۆشەویستیش بەخشی قوربانتون چەمتان فرسپاس مەگەرم نییە قوربان بینەرانی خۆشەویست ئێمە ئەمامیوە کۆتایی بەرنامەکەمان فرسپاسی بەڕێز مامۆسانە جمیش مەکەرم تا بەرنامەیەکی تر و بابەتێکی تر و ئەڵقەیەکی تر شاد و بەختەوەر بێت